هونەرمەند و خۆشنووس هونەرمەندی شێوەکار دانادارە کە بەشدار بوو لە فیستیڤاڵێکی نێودەوڵەتیە لە وڵاتی ئیمارات کە وەکو تاکە نوێنەری عێراق و لە هەمان کاتدا هەرێمی کوردستان بەشدار بووە لەو فیستیڤاڵە لە ئێستا لە ستۆدیۆی قورسان مەگەزین ئامادەی هەیە و باسێکمانە بەشداریکردنی خۆی بۆ کات لە ئەم فیستیڤاڵە نێودەوڵەتیە کاکدانا سڵاوت دەبێ و زۆر بەخێر. سڵاو لە ئێوەی بەڕێزی زۆر سوپاس مەمنون. باسێکی بۆ پرسیارەتی بۆ بکەیت کە وەکو تاکە نوێنەری عێراق و هەرێمی کوردستان بەشدار بوون لە فیستیڤاڵێکی نێودەوڵەتی لە وڵاتی ئیمارات. بەڵێ سەرەتا زۆر سوپاس بۆ بەڕێستان. لە ڕاستیە بانگێشتکردنی ئێمە بۆ وڵاتی ئیمارات ئەمە یەکەم جار نییە، ئەمە سێمین جارە وڵاتی ئیمارات بە تایبەتی بانگێشتنامەی تایبەتم بۆ ئەنێرێ کە بەشداری بکەین لە پێشەنگایەکی نێودەوڵەتی لەسەر ئاستی جیهان کە بە خۆشحاڵی و بەشداریمان کرد بە یەک تابلۆ کە تابلۆکە لە هەمان کاتە هەم ڕسمە و هەم خەتیشە و ئێستا هەڵواسراوە کە نمایش کراوە پێشەنگاکە تەواو نەبووە هێشتان. باشە دەستخۆش بێت. ئەم سێ تابلۆی هێناوەتە نێو ستۆدیۆی قورسان مەگەزین. ئەم تابلۆیانە لە پێشەنگەکەی بەشدار بوون یان چی بوون ئەم تابلۆیانە؟ ئەم تابلۆیانە ئەمە تابلۆی تازە من کە لە قەراغی ئاوەکەی دووبەی لەوێ کێشاومە کە هەموو جارێک کە من لەو پێشەنگە پێشبڕکێ نێودەوڵەتیانە بەشداریەکەم پێم خۆشێک دوو تابلۆ بکێشم لەو وڵاتانە و پاشان بیێنمەوە پێشکەشی هەر شوێنێک بمەوێ بیکەم ئەیکەم. بەسەلەن تابلۆیەکمان پێشکەش کرد بە ڕێستۆرانتێکی گەورە لە ئیمارات بە خوشحاڵی و ئێستا هەڵواسراوە لەوێ. باشە بەڕێستان بەرپرسی گروپێکی هونەرین بەرپرسی گروپی هونەری گروپی شێوەکاری کوردستان. باشە تا چەند ئەنجامەکانیشت بەشداری پێیەکی لە فیستیڤاڵەکانە؟ بەڵێ لە ڕاستیە ئێمە زۆرمان پێخۆشە هەموو کەسێک بەشدار بێ نەک هەر گروپەکەی ئێمە، بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان بە بۆنەی بارودۆخی داراییەوە هەموو کەس ناتوانێت بەشداری ئەو پێشنگانە دەوڵەتانە بکە. ئەمەش کەوتوتە سەر ئەوەی ئاستی علااقاتی پەیوەندی شخصیەکان کە تا چەندێک بتانی کە پەیوەندی دروستکەی و کۆنتاکت دروستکەی بۆ ئەوەی کە بتانی بەشداری پێشنگایەکی نێودەوڵەتی لەو زۆرە بکەیت. بۆیە هەموو کات بە ئەندامەکانیشمان وتووە هەر کەسێک ئێوێ بەشداری بکە ئەتوانێت بەشداری بکە، بەڵام ئیتر جاری وایە ئەو کەسانە بەهۆی دەوامی و زروف و بارودۆخی تایبەتی خۆیەوە لەوانەیە نەتوانێت بەشداری بکات و هەفتەیەک بمێنێتەوە لە وڵاتێکی تر. بەڵێ چی زۆر سەرنجی بینەران و ئامادەبوانی پێشەنگاکە ڕاکێشا بە تایبەت کە بینەری کارەکەی تۆ بوون؟ بەڵێ لە ڕاستیە پێش سیرکردنی تابلۆکە من بە جلوبەرگوی کوردی و ئاڵای هەرێمی کوردستانەوە بەشداریم کردبوو و وتارم هەبوو بە زمانی کوردی لەوێ بەڕاستی زۆریان پێخۆش بوو، زۆر مشتاقی ئەم منتیقەوە ئەم ناوچەیە بوون کە کەسێک بەشداری بکات کە کەسەکە ئەگەر منیش نەبم هەر کەسێکی تر بێ هونە هەر شێوەکارێکی تر بێت لە عێراقەوە بڕاتە ئەوێ و بەشداری بکات لە پێشەنگایەکی لەو زۆرە. بەڕاستی زۆر سەرنج و تێبینیان هەبوو لەسەر کارەکان کە کاری لەم شێوەیە تازەگەریە کە لە نێودەوڵەتەکان لە پێشەنگا جیهانیەکان کە ئەبینرێت ئەویش لە یەک کاتە کە هەم ڕسمە هەم خەتە هەردوو شێوازەکەی لە خۆی گرتبوو. بەڵێ باشە ئەم پەیوەندیە دروست بووە کە باست لەوە کەرەمە چەند جارێکە بەشدارێکی لە فیستیڤاڵەکانی وڵاتی ئیماراتە پەیوەندیکی وا دروست بووە لەگەڵ هونەرمەندانی ئەو وڵاتەیە هونەرمەندانی وڵاتانی دیکەیە کە بتوانیت ئەوانیش بانگێشتی هەرێمی کوردستان بە تایبەت شاری سلێمانی بکەیت؟ بە دڵنیاییەوە خۆتان نەزانن معلومی بەڕێستانە کە عیلاقات یەکێکە لە شتە هەرە گرنگەکانی ئیدارە و بەڕێوەبردن عەمود و فەقەرەی هەموو کاروبارێکە با بڵێن عیلاقات ئەتوانی بەکاری بێنی بۆ خزمەتکردنی هەرێمی کوردستان و عێراق لە دەرەوەی ناوچەکە و ئەمە جێ خۆشحاڵیە کە بەڕاستی کوردێک لە هەرێمی کوردستان و بەشداری بکات لە پێشەنگایەکی نێودەوڵەتیەوە. بێگومان ئێمە قسەمان لەسەر ئەوەش کردووە کە ئەوانیش بێنینە هەرێمی کوردستان کە پێشەنگا بکەینەوە لە سەر ئاستی جیهان لە هەرێمی کوردستان. بەڵێ بە تەئکید بەم زوانە ئیشاڵڵا هەر لەم مانگەدا بەنیازین پێشەنگایەکی جیهانی نێودەوڵەتی بکەینەوە لە شاری سلێمانی لە ڕێستۆرانتی داوە. بە خۆشحاڵیەوە لە دوو بواری جیاوازە کارێکی کاکدانا وەکو خۆشنووسی وەکو شێوەکارێکیش چۆن ئەم دوو جیهانە پێکەوە گرێیت و هەوسەنگە ڕاگریت؟ بڵێ وەڵاهی لەگەڵ ئەوەی کە ئەمڕۆ ڕۆژی ساڵڕۆژی یادی لەدایک بوونمە من یەکی شەش لەدایکمە ڕۆژی جیهانی مناڵان بەڕاستی لە هەمان کات شایادی یەکێتی نیشتیمانی کوردستانە دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕۆڵێکی باشی هەبووە مەسەلەن لە لایەنە هونەرەکان و دەستگیرۆیی کردن. لە ڕاستیە ئێمە ئەوەی کە بەڕێزت باسێکەی خۆشنووسی و شێوەکاری زۆر لەیەکەوە دوور نین و من هەر لە تەمەنی 6 ساڵی و خەریکی خۆشنووسیم
و بە حکمی ئەوەی کە گروپی شێوەکاریم هەیە لەوانەوە شت فێر بوومە و ئەزمونم زیاتر کردو هەردوو بارەکەم تێکەڵ کردووە. باشە چۆن هەم ڕاگەی بۆی کە هەم کارەکانی خۆت بکەیت هەم خزمەتی گروپەکەت بکەیت؟ بەڵێ وەڵاهی خۆتان نەزانن ئەگەر هەر کەسێ نەتوانێت خزمەت بەخۆی بکە هەرگیز ناتوانێت خزمەت بە دەوروبەرەکەی و بە گروپێک و بەڕێکخراوێک بکات. ئەبێ کاردانەوە و ڕنگدانەوەی هەبێت کاتێک کە خۆت بۆ خۆت چ شتێکەکەی و بۆ ئەوانەی کە لەگەڵیشتان بە هەمان شێوە بە هەمان زۆر بتانی بەشداریان پێ بکەی و بێگومان من لیاندا نەبڕاوم هەمیشە دەستیانم گرت و پشتیوانیم کردوون ینی ئێمە سەر بە بردی ڕێکخراوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانین کە زۆر هاوکار و پشتیوانمانن بەڕاستی و هەموو ئەو کس و کوڕانەی کە لە لای ئێمن بەڕاستی زۆر پێشکەوتون لە چاو ئەو کاتی کە هاتون و داخلی ناو گروپەکە بوونە. دەستان خۆش بێت گروپەکە تا چەند بۆتە پردێک بۆ گەیاندنی کارە هونەریەکانی بەهرەمەندان خۆشنووسان شێوەکاران بە هەم هەرێمی کوردستان و بە وڵاتانی دەریشەوە؟ بەڵێ وەڵاهی جێگەی خۆشحاڵیە لە هەرێمی کوردستان دەنگ و ڕەنگی هەیە ئەم گروپە کە مۆڵەتەکەمان لە وەزارەتی ڕۆشنبیری وەرگرتووە و هەموو کاروبارەکانمان بە یاسایی و بەڕێسایی بەڕێ ئەەکەین و بە خۆشحاڵیەوە چەندین پێشنگامان کردوەوە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە شاری سلێمانی کە دەستی ئەو کوڕکسانەمان گرتووە نەمانهێشتۆ بە کاری تر مەشغوڵ بن کە کاری ئەوان نییە. ئەم کارە ئەرکێکی پیرۆزە لە سەرشانی هەر یەکێک لە ئێمە لە هونەرمەندان کە ئێمە خەریکی کارێکین کە بابەتەکە شێوەکاریە و بابەتێکی عالەمیە کە گرینگە ڕۆڵ و کاریگەری ڕۆژ بە ڕۆژ زیاتر بیان بینە پێش بۆی بتوانن زیاتر لە بوارەکەی خۆیان بدۆزنەوە و بەرەو پێش بسەن ئینشاڵڵا. باش لە داهاتووە پلان بۆ گروپەکە چییە بۆی هەنگاوێکی گەورەتر و باشتر بنێن؟ لە ڕاستیە ئێمە 12 لقمان هەیە لەسەر ئاستی جیهان. ئەم گروپە گروپێکی گەورەیە و بە حکمی ئەوەی نوێنەری ماڵی بیکاسۆشم لە وڵاتی ئیسپانیا کە دیاریان کردم لە ساڵی 2024 بەڕێز کاک دارەوان حاجی حامی زۆر هاوکار و پشتیوان بوو کە لەوێ ئێمە بەڕاستی کۆنتاکتێکی بە قۆتمان دروست کرد کە بتوانین لە داهاتووە ئەم گروپە کاریگەری لە وڵاتانی ئەوروپا ڕنگ بداتەوە دەنگ بداتەوە بتوانین پێشنگانی دەوڵەتەکان بەشداریان پێ بکەین ئەو هونەرمەندە بەڕێزانی کە لە لای ئێمن. باشە ئەگەر سەیری ڕابردووی کارەکانی خۆت و سەیری ڕابردووی کارەکانی گروپەکەت و ئەندامانی گروپەکەت بکەیت بە گشتی ئەو پەیامە چییە کە ئێوە وەکو گروپەکەی خۆتان ئەتانەوێ بگەێنن و خەونت چییە بۆ داهاتوی گروپەکەت؟ بڵێ دامەزراندنی ئەم گروپە بەڕاستی خۆتانەزان هەموو گروپ و ڕێکخراوێک پەیڕۆ و پرۆگرامی هەیە. ئێمە لە سەرەتاوە یەکەم شت ئەوەی کە گرینگە بەلامانەوە هەر یەکێک لە ئێمە بەرپرسیارێت یەکمان لەسەر شانەوەکو شێوەکار و خۆشنووس و لە بواری هونەر و ئەدەب و ڕۆشنبیریدا ئێمە بتوانین لە شاری سلێمانی کە خزمەت بە خەڵکی خۆمان بکەین و دواتر بچینە هەرێمی کوردستان و هەموو ناوچەکان بەبێ جیاوازی و دەروی وڵات. لە ڕاستیە ئەوەی کە ئامانجمانە ئێمە ئەوەی کە ئەتوانین و ئەیزانین ئەیکەین ئەوەی کە نایتوانین و نایزانین دەست بۆ شتێک نابێن کەشتی ئێمە نیە. بۆ نمونە بابەتی شێوەکاری بابەتێکی گرنگ و ڕۆڵێکی گەورە ئەبینێت و هەموو زمانێک هەموو نەتەوەیەک لی تێئەگا بۆیە ئەمەی ئێمە بە پێویست تێزانین کە جاربەجارێک لە ساڵێکە ئێمە 3-4 پێشنگای گەورە لەسەر ئاستی جیهان بکەینەوە بۆ هونەرمەندە شێوەکارەکان و کاری زیاترمان هەیە ئیشەڵا لە داهاتووە بەرنامەی جوانمان هەیە بۆ ئەوی کە بتوانین دەستی ئەو کوڕکچە ئەزیزانە بگرین کە خەون و خەیاڵیان ئەوەیە کە هونەرەکەیان بەرەو پێش برن. دەست خۆش کاکدانە زۆر سپاس بۆ تۆش. ئەزانی